مني ملا عبد الرحمن مامۆستا فلان کەس کاک فلان کەس خوشکی دیندار حاجیە دیندارەکانمان پیاوە دیندارەکانمان ئێمە لە هەڕەشە مەترسێنن، ئێمە لە هەڕەشە مەترسێنن. خدایە تۆ لەو سەر ئاگاداری بارەهای بارگتومە و دەشیڵێم خوایە لەسەر جێگایە نەمرێنی، خوایە لەسەر جێگایە ڕوحم نەکێشی، خوایە لە پێناو دینەکەی تۆ یا گولەیەک بدرێ بە مێشکمانە لە پێناو تۆ خێنمان بڕژێ. والله ئەو کاتەی وەکو ئیمامی عەلی لە پێناو دینەکەتا وەک عومەر بکەوین بە عەرزە دەڵێن فوست وەڕەبی الکەعبە. لە چی دەمان ترسێنن؟ لە مردن دەمان ترسێنن. مردنی ئێمە یانی ڕۆیشتن بەرەو بەهەشتی پەروەردگار، مردنی ئێمە یانی شەهادەت و چوون بۆ لای حەمزە و بۆ لای موسعەب و بۆ لای زەیدی کوڕی حارسە، مردنی ئێمە یانی حەشر بوون لەگەڵ سدیقین و شوهەدا و ساڵحین ئێم ئومەتە. لە چی دەمان ترسێنن؟ ئەم مەرگە خوای گەورە نووسیوێتی، ئەم مەرگە خوای گەورە نووسیوێتی. واللهی شاهید بن خەڵکی یەکشەوە، شاهید بن خەڵکی نێوشار، شاهید بن ئەو دۆستانەی لەم لاو لەلاو هاتوون، شاهید بن ئەو کەسانەی کە دواتر گوێتان لێ دەبێت. سوێن بە خوای گەورە ئەم دەستەم بقرتێ خیانەت بە دین و خاک و نیشتیمانم ناکەم. ئەو کەسەش کە دینت ناخۆش دەوێت، مەلات ناخۆش دەوێت، قورئانت ناخۆش دەوێت، حەدیسی پێغەمبەرت ناخۆش دەوێت، با بۆ خۆت هەر شێت بی و منفەجر بی.